تر شتێک قبول نەکەی کە خۆت ئاگاداری نیت و بە کوێری هیچ شتێک وەرنەگری. فەرزەن عادات و تەقالیدێکە لە باوانەکانەوە ماوەتەوە و تۆ بەبێ ئەوەی بیری لێکەیتەوە لە منداڵیەوە لە ناو تۆ خەزم کراوە و تۆ پێڕەوی دەکەیت بەبێ ئەوەی بزانی چاکە یا خراپە، بەبێ ئەوەی ئەم هەڵسوکەوتەی دەیکەی بیخەیتە ناو پشکنین و مراقبەکردنەوە تا بزانی فعلەن ئەم هەڵسوکەوتە چییە کە دەیکەیتەوە. ئەگەر ئەمە نەکەیت و هەر بەوەی کە لەوێ وەرەگرتووە تۆش جێبەجێ دەکەی بەبێ ئەوەی بیری لێکەیتەوە، یانە ئەو کاتە تۆ بە ژیانێک دەژیت کە ژیانی خۆت نییە، ئەو کاتە تۆ تەمسیلی ژیانی ئەوانەی پێش خۆت دەکەیتەوە و لەم تەمسیلکردنەشا تۆ ژیانێکی وەهمی دەژی، چونکە ژیانی ناو تەمسیل ژیانێکی وەهمیە. ئەوەی لە ناو تەمسیلا دەژی من نیم، کەسێکی تر لە جاتی من دەژی. ئێستا لە فلیمەکانە ممثلەکان ئەو فلیمانەی کە دەیکەن لە ناو فلیمەکانە بە ژیانی خۆیان ناژین، لە ناو فلیمەکانە بە ژیانی کەسانێکی تر دەژین. کابرا خۆی فەرزەن پاڵەوان نییە لە جەنگێکا کە جەنگی فەرزەن تەروادەیە، بەڵام ئەم کەسە دەکرێت بە پاڵەوان و دەچێت دەبێ ئەوە بکا کە ئەو پاڵەوانە کردوێتی، یانی چی؟ یعنی تەمسیلی ئەوە بکاتەوە کە ئەو کردوێتی. ئەو کاتەم کەسە بە ژیانی خۆی نەژیاوە، بە معنایەکی تر ئەو ژیانەی کە خۆی هەیەتی وەدی نهاتووە، نهاتووەتە دەرێ تا بزانێت چییە. و لەبەر ئەوە کاتێک کار ئینسانێ ئەمە ئیتر دەتوانین ڕستەکە ئاوا لێکەین. ئەگەر هاتوو ژیانێک ژیانی خۆمان نەبوو، ئەوە ئەو ژیانە مستحقی ئەوە نییە، شیاوی شایستەی ئەوە نییە ئینسان پێ بژی. بۆچی؟ چونکە تۆ ژیانی خۆت نەبوو، ئەوە تۆ بۆ شتێکی تر دەژی، یعنی تۆ ناژی، تۆ وەسیلەی نواندنەوەی ژیانی یەکێکی تری و ئەوەی حاکمە لە ناو ژیان تا کێیە؟ تۆ نیت. ئەوەی دەخوا کێیە؟ تەنە ئەوەی کە دەخوا تۆ نیت، ئەوەی کە خواردنەکەش دەخوا تۆ نیت. کاتێک کەسێک لە ناو تەمسیلایە، پاشایەک جۆرێک لە خواردن دەخوا و ئەم خۆی حەزی لێ نییە، بەڵام لە تەمسیلەکە ناچاری چی بکە؟ ئەو خواردنە بخوا. دەی ئەمە ئەو نییە دەیخوا، ئەمە پاشاکەیە لە ناو ئەم خواردنە دەخوا. ئەم نییە وەکو ویست. ئەگەر ئەم ویستە مرۆیە دەرکەی، ئەوە وەکو هەر ئاژەڵێکی تر، وەکو هەر ئاژەڵێ، وەکو جانەمە حیوانەکەی ئەمە نانە و دەیخۆیت و دەچێتە ناو جەستە و ئیشی خۆی دەکا کە هیچ ڕەبتێکی بەیەمەوە نیە. بەس من ویستم هەیە ئەمە بخۆم یان نا، ئەم ویستە منی تیادا دەگەوێ. یعنی لە حیوانێکە ئەم ویستی اختیارە نییە. گیاخۆرەکان هەر گیا دەخۆن و گۆشخۆرەکان هەر گۆش دەخۆن و ئەمە حکمی تەبیعەتە، ویستی ئەوان نییە. بەڵام ئێمە دەتوانین بە حکمی ئیرادە، یعنی تەنانەت شتانێکیش بخۆین کە دژە تەبیعەتمانە. ئێمە دەتوانین شتانێک بخۆین کە دەزانین دەمانکوژێ دەوشتە، بەڵام حیوان هەرگیز ناتوانێت ئەمە بکە، ناتوانێت بیلەوە بکاتەوە فەرزەن خۆی دەرمان خوارد کا و خۆی بکوژێ، بیلەوە بکاتەوە خۆی چوزانم بدا لە کارەبا، خۆی بە پانکەیەکە هەڵواسی. ئەمانە لەناو ئەوانە ینی شتانەگەیە کە خۆی دای بنێ بە ئیرادەی خۆی ئەمە بکە. لەبەرەوە ئەم ئیرادەیە لەناو ئەو جۆرە لە ژیانە تاقی ناکرێتەوە. ئەو ئیرادەیە کە حاکمە لەسەر ژیانەکە کە لە تەمسیلکردنا ئیرادەی کەسێکی ترە. لە کاتێک ئەو کەسە چییە؟ ئەو کەسە لێرە نییە، ئەو کەسە نەماوە، ئەو کەسە لە بوونی نییە، ژیانی خۆی تەواو کردووە ڕۆشتووە. بەڵام ئەم کەسە بە شێوەیەک لە شێوەکان دەگەڕێتەوە لە ناو ئیرادەکەی، لە ناو ئەم کەسانەی کە لە ئێستا هەن حکم دەکا و ژیانی بە ژیانی ئەوانیش دەژی. یعنی ئەوەی دەژی کێیە؟ ئەوەیە کە مردووە، ئەوەی دەژی ئەوەیە کە ژیانی خۆی تەواو کردووە و دواتر ئەوانەی دواتر تەقلیدیە و دەکەنەوە کە تەقلیدیان کرد. یانی چی؟ یانی جارێکی تر خۆیان ناژین، ئەوان دەهێننەوە ناو ژیان. یەکێک لە عینەکانەیە ئەوانەی کە لەبارەی مۆزوعی نەتەوە و ئەوانەوە قسە دەکەن، ئەڵێ ئەوەی ژیان حکم دەکات زیاتر مردووەکانن هەتا زیندوەکان. ئەوانەی حکمی ژیان دەکەن، ئەوانەی دەژین
زیندوەکان نین مردووەکانن لێرە دەژین لەکوێوە مردووەکانن کە تۆ بە ژیانی ئەوانە ژیای کە مردوون و تاقید نەکردەوە ئەو ژیانی نەکەوتی تر ناو تاقیکردنەوەی خۆت و سازدانی ژیانی خۆت ئەوە حتمەن تۆنی دەژیت ئەوەی دەژی کێیە ئەوانی ترە ئەی ژیان لەکوێوە ناخۆشە ژیان لەکوێوە ئینسان لێی بێزارە لێی بێتاقەتە چونکە فعلەن بە ژیانی خۆی ناژی یعنی وەسیلەیەکە ئەو کاتە ئینسانی نەوەیەک دەبنە وەسیلە بۆ زیندووکردنەوەی کێ نەوەکەی پێشخۆیان ئەوان جارێکی تر دێن ئەمان وەکو تەنها کارێکتەرێک کەم ئیرادە و ژیانەی ئەوان کردویانە جارێکی تر چی لێ دەکەن تکراری دەکەنەوە و ئەو کاتە ئەوان ژیانیان نەتوانیوە ژیانیان نەیانتوانیوە ژیان تاقیکەنەوە نەیانتوانیوە فەحسی ئەو ژیانە بکەن ئەو ڕێوڕەسمە بکەن بۆ ژیان کە لە ناویان ناچێنراوە لەبەر ئەوە ئەگەر بێت و تۆ شتێک بە ژیانێک کە خۆت ئەزمونت نەکردی بێ بژیت ئەسەن هەر نە بە ژیانەکەی ئەویش دەژی نە بە ژیانەکەی خۆشت دەژی یاسە کەسێک لە ناو تەمسیلایە دەژی کەسێک تەمسیل دەکات دەژی لە ناو ژیانایە هەومان دەزانین ئەوەی کە لەوێ ڕوو دەدا تەمسیلە یانی چی یانی وەهمە یانی ژیان نییە ژیانێکی ڕاستەقینە نییە ئەوەی کە لە بەردەممانە تەمسیل دەکات تۆ ناتوانی فەرزەندا بنێن لەسەر قاعەیەکی مەسرح لە مەسرحایەمە دانیشتین لە ناو هۆڵێکی شانۆ کۆمەڵێک خەریکی تەمسیلکردنن ئەو کۆمەڵێک کە خەریکی تەمسیلکردن ئێمە لە پەیوەندیانی لەگەڵیانە وەکو ئەوانەی کە ئێمە لە پاڵمانە دانیشتون بۆ نمونە نابێ ناتوانین قسە لەگەڵ ئەوانە بکەین کە لەسەر مەنەسەکە خەریکی تەمسیلن دەتوانین قسەیان لەگەڵکەین ناتوانین هیچ پەیوەندیەکی واقعی لەگەڵیانە دروستکەین جگە لەوەش ئەوانەی کە لە ناو تەمسیلان ناتوانن وەکو کەسێک کە لە دەرەوەی تەمسیلە هەڵسوکەوتێکی ئازادانە بکە بۆچی چونکە دەبێ ئەو هەڵسوکەوتە بکە کە بۆی دانراوە ئەی ئەوەی کە بۆی دانراوە ئەمە گەر ژیان بێ ئەم کەسە وەکو ژیان خۆشی لێ دەکا وەوش خۆی دەزانێت کە ئەمە ژیان نییە خۆشی دەزانێت ئەمە ژیانی ئەو نییە ئەمە ژیانی ئەو نییە ژیانی کەسێکی ترە تەمسیلی دەکاتەوە ئەوەی لێرە گرنگە ئەو ژیانەی کە ئینسان خۆی تایە فەحسی خۆی نەکردی بێ و تاقی نەکردی بێتەوە مستحقی ژیان نییە شایستەی مرۆڤ نییە پێ بژی